پرسیارەکانی ڕێزمانی کوردی دەبێت لە کاتی خوێندنەوەدا زۆر بەورد دەبی لەبەر ئەوەی یەک نەرێکردن یاخود یەک نیشانە نەرێ دەتوانێت وەڵامەکە لێ بگۆڕێت. پرسیارێکمان هەیە دەڵێ پاشگیری یار لە کام لەو نمونانەی خوارەوە هاوڵناوی لێکدراوی چی دروست نەکردووە، ئاگا لەو دروست نەکردووەی بێتن. دەمانەیە لەو وەڵامانی کە دیاری کراوە یاخود نووسراوە پاشگیری یار هاوڵناوی لێکدراوی دروست نەکرد بێتن. ئەی بەختیار، کۆنەیار، فرۆشیار وەڵامی ئەی و سی. ئەگەر تەماشا بکەین ئێمە هاوڵناوی لێکدرا بۆی دەناسینەوە دوو کەرتی مانادارە. دوو کەرتی مانادار. پاشگیری یار تایبەتمەندێکی هەیە. پاشگیری یار یەک لە تایبەتمەندانی ئەوەیە کە ئەگەر بەواتای دۆست بەکار هات ئەوە دەبێتە ناو، بەڵام ئەگەر بەواتای دۆست بەکار نهات ئەوە دەبێتە پاشگیر. کەواتە لەو نمونانە سێ دەکەین لە کامە نمونە پاشگیری یار بەواتای دۆست بەکار نهاتی ئەو دەبێتە وەڵامی ڕاست و دروست. وەڵامی ئەی دەڵێ بەختیار. بەختیار ئەگەر تەماشاکەین لە بەخت لەگەڵ یاری پێک هاتووە، لێردا وشتە یار بەواتای دۆست بەکار نهاتووە، بۆیە دەستوری دروستبوونی بەختیار ناو کۆ پاشگرا هاوڵناوێکی داڕێژراوە، بۆیە وەڵامی ئەی ڕاستە. بی کۆنەیار. کۆنەیار ئەگەر تەماشا بکەین لە کۆن بزوێنی کورد یار پێک هاتووە، لێردا یار وشە یار بەواتای دۆست بەکار هاتووە، مادەم بەواتای دۆست بەکار هاتووە دەبێتە وشەیەکی مانادار، حسەبی پاشگری لە بۆ ناکەین. کۆن وشەی مانادارە، یاریش وشەی مانادارە، پێک و دوو وشەی مانادارمان هەیە، بۆیە ئەوە دەبێتە هاوڵناوێکی لێکدراو، وەڵامی بی هەڵەیە. ئەمە دەمانێت هاوڵناوەکە لێکدراو نەبێتن. سی فرۆشیارمان هەیە، لە فرۆش لەگەڵ یار پێک هاتووە، فرۆش ڕێژی کاری چاوجی فرۆشتنە، یارەکەش بەواتای دۆست بەکار نهاتووە، بۆیە دەبێتە پاشگیر. بۆیە لە وەڵامدا دەڵێن وەڵامی ئەی و سی وەڵامە ڕاست و دروستەکەیە بە هیوای سوودبینی.